بناوی خوای گەورە و مهرەبان خوشکبرانی بەڕێز ئامادەبوانی هێژا زۆر خۆم بە بەختەوەرەزانم کە لێرە لەگەڵتان ئامادەین لەم شوێنە مێژوویە بۆ دانانی بەردی بناغەی ئەم پرۆژە ئەستراتیجیە بۆ کڕینەوەی گەنمی جوتیاران و بەرهەمەکانی گەنم. بەڕاستی ئەمە ئەو ڕاستیە پێشان دەدا کە دروستکردنی ئەم پرۆژەیە جارێکی ترەوەم بیردێنێتەوە کە بەڵێنەکانی حکوومەتی هەرێم یەک لە دوای یەک جێبەجێ دەکرێن. هیوادارم ئەم پرۆژەیە دڵنەوەی بدات بە هەموو جوتیارانی کوردستان و بەتایبەتی خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی و پارێزگای سلەیمانی کە چیتر خەمی ئەویان نەبێت بەرهەمەکانی خۆیان چی لێ بکەن. ئەم پرۆژەیە دەتوانێت نەک تەنیا بەرهەمەکانی ئەوان وەربگرێتەوە و بیکات بە خوراک و لە خزمەتی خەڵکی کوردستاندا بەکاریان بێنێت، بەڵکو ئەمە ئەو گەرانتیەش دەدات بە خەڵکی کوردستان کە ئاسایشی خوراک لە کوردستان دابین دەکرێت. ئەم جۆرە پرۆژانە لە هەموو پارێزگاکانی کوردستان جێبەجێ دەکرێن و هیوادارم ئێمە بتوانین خوا پشتیوانمان بێت پرۆژەی تری استراتیجیش جێبەجێ بکەین بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری لە هەموو کەرتەکاندا لە هەرێمی کوردستاندا. بێگومان کەرتی کشتوکاڵ دەکرێت وەکو سەرچاوەی ژێرخانی ئابووری لە هەر وڵاتێک سیر بکەین. بە پەرەپێدانی کەرتی کشتوکاڵی زۆر کاری تریش دێنە ئاراوە و کەرتی پیشەسازی پەرەدەستێنێت، کەرتی بازرگانی پەرەدەستێنێت و بەم شێوەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەزاران هەلی کار بۆ خەڵکی کوردستان فەرهەم دەکرێت. من دەستخۆشی لە گروپی کۆمپانیاکانی قەیوان دەکەم بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە ئەستراتیجیە و هیوادارم بتوانن لە داهاتوودا پرۆژەی گەورەتریش جێبەجێ بکەن. بەڕێزان، ئێرە شوێنێکی مێژوویە. پێویستە ئێمە سوود لەو بەرهەمە گەورەیە کە خوا بە ئێمەیداوە ببینی. پێویستە ئێمە هەوڵ بدەین وڵاتی ئێمە بکاوێتە سەر پێی خۆی و پێویستیمان بە هاوردەکردنی هیچ پێویستەیەکی تر نەبێت. نەک تەنیا ئێمە بتوانین پێداویستی ناوخۆی کوردستان دابین بکەین، بەڵکو ئەم بەرهەمە وا لێ بکەین بتوانین هەناردەی دەرێشەوە بکەین بۆ ئەوەی ببێتەوە بە داهاتێکی تر تاکو ئێمە تەنیا پشت بە سەرچاوەیەکی داهات نەبەستی. ئەمە لە بەرنامەی حکوومەتدا بووە لە سەرەتای دروستکردنی ئەم کابینەیە ئێمە گوتومانە کە دەمانەوێ داهاتی کوردستان هەمە جۆر بکەین و جێ خوشحاڵیە کە نەک تەنیا ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین بەڵکو دەبینین لە هەندێک شوێن بەرهەمەکان هاتوونە دەدی یانیش خەریکە بەرەو تەواوبوون دەچن. لێرەش دروستکردنی ئەم پرۆژەیە هیوادارم لە ماوەیەکی زوو بەرهەمەکانیان ببینین و خەڵکی کوردستان دواتر شادی ئەوەمان بۆ بدات کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە زیاتر لە هەموو شتێک بیری لەوە کردوتەوە کە ژێرخانێکی ئابووری بەهێز لە کوردستاندا دروست بکات. ئێمە بە دوای دەستکەوتی کوردخایەن نەبووین. ئێمە بیرمان بیرێکی استراتیجیە بۆ ئەوەی کوردستان لە ڕووی ئابووریەوە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت و نەک تەنیا پێداویستیەکانی خۆی دابین کات بەڵکو ببێت بە سەبەتێک بۆ دابینکردنی پێداویستی خواردن و خوراک لە ناوچەکەشدا. جارێکی تر من سپاستان دەکەم، دەستخۆشیتان لێ دەکەم، پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم و لە کۆتاییدا خاڵێکی تریش هەبوو ویستم عەرزیەوەی بەڕێز بکەم. من داواکاریم بە ڕێگەی وەزارەتی شارەوانی پێگەیشتووە لەسەر دابینکردنی بودجەیەک بۆ بەڕێوەبردن و چاکسازی ئەو سەوزایەتیەی لە
پارکی هەواری شار و شەقامی شێخ مەحموود و شەقامی سلەیمانی تاسلۆجە هەیە. وابزانم بڕەکەی بای زیاتر لە 5 ملیار و 700 ملیۆن دینارە. من دەمەوێت لێرە بە خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی ڕابگەینم کە ئێمە ئەو بڕە بودجەیە تەرخان دەکەین بۆ ئەوەی ئەوەش بکەوێتە خزمەتی خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانیدا. جارێکی تر سوپاسان دەکەم، هیوادارم هەمیشە تەندروست و سەرکەوتوو بن، کوردستانیش هەر ئەوەدام بێت.